خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین و لە تەوری دۆمدا باس لە بابەتێک دەکەین ئەویش سوود و گرنگیەکانی دەشتەکانی کوردستان دەکەین لە ڕووی ئابووریەوە. کوردستان خاکێکی بەڕاستی باشی هەیە و دەتوانرێت سوودێکی ئابووری یەکجار زۆری لێ بکرێ و ڕەنگە ئەم گرنگی سوودیە و لەلایەن کەسانی پسپۆڕەوە باز بکرێت و زیاتر ئاماژەی پێ بدرێت. ئێمەش بۆیە ئەمڕۆ لە تەوری دۆمدا باز لەم بابەتە دەکەین و زیاتر پرسیار دەکەین دەربارەی ئەو گرنگیانی کە دەشتەکانی کوردستان هەیەە. ئەویش بە میوانداری بەڕێز مەشرف مامۆستای زانکۆ. مامۆستا سڵاوی خوارد لەبێ و کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە پەیامی ڕۆژەوە. دەستپێک بۆ پرسیارە دەستپێکەکەم کە ئایا بەڕاستی خاکی کوردستان دەشتاییەکی بە پیت و فەڕی هەیە و دەتوانرێت لە ڕووی ئابووری و سوودی لێ ببینێ؟ سڵاو وەنیا خان، سڵاو لە بەڕێستان و ستافی کەناڵی ئاسمانی پێیان و سەرجەم بینەرانی بەڕێز. بەیانی هەموو لایەک باش بێ. دەست خۆشتان لێ یەکەم کە لەم کاتەیە کە وەرزی کۆتایی دەروێنەکردنی کشت و کاڵی زستانەیە واتە گەنم و ژۆ و نۆک و پاق لەو ئەم بەرەبوومی زستانانە واتەگەن کشت و کاڵی دێمی لەبەرەوەی کۆتایی وەرزی یەکەمی کشت و کاڵە و بەرە وەرزی دووەمی کشت و کاڵی ئەڕۆین بابەتێکی گرنگە. بەڵێ بێگومان هەرێمی کوردستان بەشێکی زۆری ناوچەی دەشتاییە، بۆ نمونە دەشتی شارە زورە، دەشتی ڕانیەواتە بتوێنە بژدەر، دەشتی سلێڤانیە، دەشتی حەمرینە، دەشتی بازیانە، دەشتی هەریرە. ئەم ناوچانە ناوچەیەکی گرنگی ئابوورین لەبەر ئەوەی ڕوبەرێکی فراوانیان هەیە، خاکێکی بەپیتیان هەیە و ئەم ساڵیش تا ڕادەیەک بڕی بارانبارین باش و گونجاو بووە، بۆیە بوونی دەشتەکە و بوونی خاکێکی بەپیت و بوونی ئاوهەوایەکی تا ڕادێک پاڵپشتیش بۆ بەرهەمە کشت و کاڵەکان ئەگەر دەرامەتی ئاوی لە هەر شوێنێکە هەبێن، دەرامەتی ئاوی و سەرچاوی ئاوی بۆ دابین بکرێ، ئەوە بێگومان ناوچەیەکی گرنگی کشت و کاڵین و توانرێت پشتی پێ بەسرێ هەم بۆ جوتیار هەم بۆ ئابووری هەرێمی کوردستانی ژواتە کردی کشت و کاڵی بەتەواوی پێ ببوژێنینەوە. مامۆستا سام لەبەر هۆکاری پێشکەوتنی تەکنیکەکانی کاری کشت و کاڵی و سوود وەرگرتن لە زەویە کشت و کاڵیەکان ئەکرێ لە یەک ساڵدا چەند جارێک ئەو زەویە کشت و کاڵیە بەکار بهێنرێ. توانین بڵێن هەرێمی کوردستان ئەوەندە هۆشیاری بڵاو کراوەتەوە یاخۆت دەستی جوتیاران ئەوەندە واڵا کراوە و هاوکاری کراون کە بتوانن بۆ نمونە دوای ئەوەی کە درێنەی گەنمەکانیانەکەن ئەو جۆرەی لە تەکنیکی کشت و کاڵ دوو جار بەکارهێنانەوەی ئەرزەکە یاخود سێ جاریش هەنێکەیە هەرکرێ خوان و پلاستیکی بێ بۆی سوودێکی تری ئابووری هەبێ یاخود دەشتەکانی ئێمە ورە درێژیشم کردەوە بە کەڵکی ئەو جۆرە لە کشت و کاڵکردن دەدێن. بەڵێ هەندێک شوێنمان هەیە، هەندێک شوێن هەرێمی کوردستان دەتوانین زەویەکەی لە 100-200 بەکار بهێنین. لە 100-200 چۆنە؟ واتە بۆ نمونە زەویەکە بە تەواوی لە زستانە بە گەنم یان بە جۆ یان بە پاقلە یان بە نۆک واتە بە بەروبوومێکی زستانە ئەچێنرێ بە ڕێژەی لە 100 واتە تەواوی زەویەکە ئەچێنرێ بۆ بەروبوومی زستانە. بەڵام لە کۆتاییەکانی مانگی پێنجان لە سەرەتای مانگی 6 ئەم بەروبوومە درێنە ئەکرێ و کۆ ئەکرێتەوە، دیسانەوە ئەتوانرێت دواتر ڕێژەی لە 100 بکرێت بە چی بکرێت بە بێستان یاخود بگرێت بۆ بکرێت بە شووتی یان ئەوەی کە باوترە بکرێت بە برنج، کشت و کاڵی برنج. کشت و کاڵی برنج هەم بەروبوومیی هاوینێ هەم درەنگی ژەکرێ. ئەم قسەیە بۆ بەشێکی زۆری هەرێمی کوردستان ڕاست و گونجاو، بەڵام بۆ ناوچە کوێستانیەکان زۆر گونجاو نییە، چونکە ناوچە کوێستانیەکان کشت و کاڵی زستانەی کەمتر لە یەکرێ، زیاتر کشت و کاڵی هاوینە لە یەکرێ لەبەرەوەی هاوینێکی فێنکی هەیە و بە پێچەوانە و زستانێکی سەخت و ماوە کورتی هەیە. بۆیە بەڵێ ئەتوانین بڵێن بەشێکی زۆری هەرێمی کوردستان ئەتوانرێت لە دوای وەرزی درێنەی گەنم و جۆ و کۆکردنەوەی بەروبوومی زستانە ئەتوانرێت بچێنرێت بە کشت و کاڵی هاوینە، چونکە کشت و کاڵی هاوینە کەمتر مەترسی نزمبوونەوەی پلەکانی گەرمای لەسەرەواتە سەرما شەپۆلی سەرما، هەروەها پاڵنەرەکانی لەبەرەوەی پلەکانی گەرما بەرز ئەبنەوە ڕۆژ درێژە بێ، پێداویستیەکانی بەکارهێنانی مرۆڤ زیاتر ئەکا، بۆیە توانین بڵین سەوزۆ میوەیەکێکن لەو ڕێگەزانەیەکەوە زیاتر ساخ ئەبنەوە. بەڵام دوایی لە کۆتاییەوەی تر لە وەرزی درێنەکردنا ڕوبەڕووی گرفتی ئابووری و ساخکردنەوەوانە بنەوە حاڵەتێکی ترە کە پێویستی بە کۆمەڵی ڕێگاچارە هەیە. بەڵام بەگشتی توانین بڕین بەشێکی زۆری زەویەکانی هەرێمی کوردستان ئەتوانرێت ڕێژەی لە 100-200 بەکار بهێنرێنەوە، واتە لە ساڵێکە
دووجار بەکار بهێنرێنەوە بە بەرهەمێکی زۆر باش بەڵامەوەی تایە کە ئەبێ بە شێوازێکی زانستی بێەوە هەوڵ بدرێت پەینی ڕۆکی بەکار بهێنرێت لە جیاتی پەینی کیمیایی چونکە پەینی کیمیایی بێتەوەی پیسبوونی خاکەکە ڕاستە بڕی بەرهەمەکە باشترە گەشەی بەرهەمەکە زیاترە بەڵام پەینی سەوز یان پەینی ڕۆکی ئەگەر بەکار بهێنرێتەوە خاکەکە بە دوورە بێت لە پیسبوون و بەرهەمی کشت و کاڵەکەش بەرهەمێکی سروشتیە بێ ئەگەر سەری دەشتی شارەزوور بکەین ئەبینین لە ئێستا هەندێکیان خەریکی چاندنی شوتین لە دوای ئەوەی کە بە تایبەتی کە بەرهەمی جۆ چەند ڕۆژێک پێشتر لە بەرهەمی گەنم پێیەکە هەتا لە ئێستا هەندێکیان خەریکی چاندنی شوتین یاخود خەریکی چاندنی برنجن ئەتوانن ئەم دوو بەرهەمەی تیا بچێنن کە پلەی گەرمای بەرز زۆر کاریگەری نیە لەسەری چونکە تۆ بە ئاو پاڵپشتیەکەی ئاودێریەکەی کەواتە لایەنی ئابووری باشی هەیە بۆ جووتیار واتە ئەیتوانێت دوو جار زەویەکەی بەرهەم بهێنەوە بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و دروستکردنی بازاڕێکی کشتتوکاڵی ناوخۆیشە بۆ جووتیارە. مامۆستا زەویەکانی کوردستان ئەو دەشتایی کە هەیە بۆ کشتتوکاڵ توانراوە بەڕادەی گرنگیەکەی سوودی لەوەربگیرێ و ئایا دەتوانرێ هەموو جۆرە کشتتوکاڵێکی تێدا بکرێ یاخود ئەوە تا چ جۆرە کشتتوکاڵێک باشترە بۆ ئەوی کە زیاتر سوود لەو دەشتانی کوردستان بین و بتوانین بەرهەمێکی ئابووری لێوە بەدەستبێنین. بەڵە بێگومان دەشتەکان لەسەر ئاستی جووتیارەکان واتە جووتیارەکان بە فەردی بە تاک خۆیان توانیوێنە سوودێکی زۆر باش لەم دەشتانە لە زەویەکانیان ببینن بەداخەوە ئێستا بەشێکی زۆری دەشتەکان کراون بە باخ هەر لە سەردەمانی زوویشانی ئێستاژەگەر بە شوێنێک بڵێ بۆ ڕەز و باخ ئەکسەر خەڵک بیری بۆ لای ناوچەیەکی شاخاویە چێت نەک بۆ لای ناوچەیەکی دەشتایی چکە ناوچە دەشتایەکان زیاتر بەکارێن بۆ کشت و کاڵکردن نەک دامەزراندنی باخ بەڵام ئێستا بۆ نمونەگە سەیری دەشتی شارە زوورەکەی ئەبیری بەشێکی زۆری دەشتەکە کراوە بە باخ بەڵام بە گشتی بەڵێ سوودێکی باش وەرگیراوە لە دەشتەکان بە تایبەتی بۆ بەرهەمی دانەوێڵە بۆ گەنم نادانەوێڵەشە بە تایبەتی گەنم چونکە وەک لای جەنابتان ڕوونە گەنمێکی ئەو بەرهەمە کشت و کاڵە سەرەکیە کە ئاسایشی خۆراکی پێ پێورێ بۆ نمونە ئێستا ئەگەر مۆرزی هاوینە ئەگەر شووتی نەبێ بۆ منە کاڵک نەبێ هەندێک سەوزۆمیوە نەبن ئاساییە کەس هەواڵیان نەبرسەیە کەس زۆر عەوداڵیان نەبێ زۆر پێویستی پێیان نەبێ بەڵام ئەگەر گەنم نەبێ لە بازاڕە یان بەرهەمی گەنم کەم بێ ئەو کاتە چی لێت یەکسەر خەڵک خیاڵی بۆ لای برسێتی ئەڕوا خەڵک خیاڵی بۆ ینی بیر لەوە کاپلان بۆ دانێکەوە بەربوومی گەنم عەمبار بکات و یان چۆنڵی یەکسەر نرخینان گرانە بێ خەڵک یەک ڕاستەخۆ پێوەستیەکە بە ئاستی بژێوی پێوەستیەکە بە برسێتیەوە کەواتە گەنم پێوەستە بە ئاسایشی خۆراکیەوە یا بۆ نمونەگە هەرێمی کوردستان گرفتی گەنمی نەبێ وەگوتم سەوزەمیوە زۆر گرفت نییە بەکارهێنانی سەرەکی و ئەو پڕۆتین و خواردنی سەرەکیە بریتە لە بەرهەمەکانی گەنم کەواتە هەرێمی کوردستانیش دەشتەکان بە تایبەتی بەنە دەشتی شارە زوور و دەشتی ڕانیە دەشتی سندیان سلێڤانی لە دهۆک و دەشتی حەمرین ناوچەی نیمچە شاخاویەکان بەشێکی پارێزگای مووسڵ بەشێکی زۆری پارێزگای هەولێر پارێزگای بەشێکی زۆری پارێزگای کەرکووک و پارێزگای سلێمانیش واتە ناوچە دەشتایی و نیمچە دەشتایی ناوچە تەختەکانیان بەکارهێنرێت زۆر باش بۆ بەرهەمی گەنم کە توانین بڵێن گەنمی ناوخۆ بە زیادەوە دابینەکە ئێستا بەشێک لە جووتیارەکان گرفتیەوەیان هەیەکەوە حکوومەت وەکو پێویست بەتەواوی گەنمەکە لێوەرناگرێت کەواتە ئێمە توانیمانە ئەم دەشتانە بە شێوەیەکی باش بەکاربێنین و بەڕێوەمی کشت و کاڵی زۆر باشی تیا بەرهەم بێنین و ئاسایشی خۆراکی خۆمان بەتەواوی لە ڕووی بەرهەمی دانەوێڵە و گەنمەوە دابین بکەین کەواتە توانیمانە بە شێوەیەکی زۆر باش بەکاری بهێنینەوە گوتم ئێستا ژەبینی هەندێک لەو دانەوێڵانە کە دوێنە کراون واتە کشت و کاڵی زستانی بەسەر کەوتووی تیا بەرەمێنراوە ئێستا لە جێگەی خەریکی کشت و کاڵی هاوی نەشن بۆیە گەر بێت و پلانێکی کشت و کاڵی بەهێز هەبێت بەکردنەوەی کۆمەڵێک بەڕاد و کۆمەڵێک پرۆژەی پیشەسازی ئەوانە پێم وایە بێ هەم لایەنی ئاو هەوا یارمەتی هەرێمی کوردستانەیە واتە
بەتایبەتی ئەمساڵ بڕی بارانێکی باش باریوە و خاکێکی بەبییتمان هەیە و دەستی کاریشمان هەیە ئەو کاتە ئەتوانین زۆر باش هەمی کشتتوکاڵی ببژێنەوە سەبارەت بە جۆرەکانی کشتتوکاڵیش بڵێ هیچ گرفتێکی نییە بەش تەواوی هەرێمی کوردستان بۆ بەرهەمی کشتتوکاڵی هەم زستانە و هەم هاوینەش زۆر گونجاوە مەگەر ئەو شوێنانەیەکەوە ئەکەورە ناوچە شاخاویەکانە و بۆنەوەکو بەشێکی پێنجێن و بەشێکی حاجی ئۆمەران و کوێستانەکانی قەڵاتزێ و کوێستانەکانی دهۆک و شرانج و ناوچە شاخاویەکان کە ناوچەیەکی زۆر سەختن زۆر لە وەرزی زستانە ناتوانێت بۆنە بەرهەمی دانیغەڵەت یا بچێنرێ واتە زۆر ئاو هەوا و هەندێک شوێنیش لێژیەکەی هاوکار نییە پاڵپشت نییە بۆ بەرهەمێنانی کشتتوکاڵی هاوینە کشتتوکاڵی زستانە عفو بەڵام بۆ کشتتوکاڵی هاوینە کشتتوکاڵێکی زۆر باشیان هەیە چونکە ئەو هەوایەکی مامناوەندیان هەیە و دەوڵەمەندن بە سامانی ئەو لەبەر ئەوەی ناوچێکی دارستانین و ئاو هەواشیان باشە بێگومان خاکێکی بەپیتیان هەیە بەڵێ ئەتوانین بۆ هەموو بەرومێکی کشتتوکاڵی بەکاری بینەوەی کە چەندین ساڵ لە هەرێمی کوردستان ئاچێنرێ هەم لە بەربوومی زستانەوەکو دانەوێڵە هەم لە بەربوومی هاوینەوەکو جۆرەکانی سەوزۆمیوە ماوەستا سام بوونی دەشتەکان چەنێک گرنگە کوالەتی دەشتەکانیش ڕەنگە ئەوەندە گرنگ بێ بەڕێز وەکو پسپۆڕێکی واری جوگرافیای هەرێمی کوردستان کە شوهای هەرێمی کوردستان چەندێک هۆکارە بۆ ئەوەی دەشتەکانمان دەشتێکی کوالەتی بەرز بن ئێمە کەشوهەوایەکی زۆر سارد تا ئاستی بارانبارین و بەستن هاوینێکی گەرم و تاڵم زۆر گەرم زۆر جار باز لەوەکەن پسپۆڕان باز لەوەکەن کامانە ئەو ساردیە زۆر یاخود ئەو گەرمیە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر خاکەکە بێ بەشێک لەو بەکتریا زیان بەخشانە لا دەبا ڕەنگە بەکتریای سوود بەخشیش دروست بێ ئەمە تا چەندێک ڕاستەوە تا چەندێک هۆکارە بووە بۆەوەی دەشتەکانی کوردستان بە پیت بن بەڵێ دەشتەکانی هەرێمی کوردستان وەکو جەناب ئاماژە پێکرد بەهۆی ئەوەی کەوا بڕی بارانبارین تا ڕادەیەک باشە وەکو پێویست باران لە هەرێمی کوردستانە ئابارێ جیا لە هەندێک ساڵی کە بارودۆخێکی وشکە ساڵی و حاڵەتێکی تایبەتە بێ وەکو 2 ساڵی ڕابردوو بەڵام ئەم ساڵ بڕی بارانبارین تا ڕادەیەکی زۆر باش بوو پاڵپشتێکی سروشت پاڵپشتێکی باشی جوتیارانی کرد بارانێکی بە ڕەحمەتباری کەوا بینەوە بەرهەمی گەنم و ئەوانە زۆر باشن بە شەکلەکانی و کانیاوەکان بەشێکیان زۆر بە باشی بوژاونەتەوە کەواتە دەشتەکانی هەرێمی کوردستان طبعاً ئەو هەر ناوچەیەک بە پیتی خاکەکەی پشت بە ئاو هەوا بەستێ بۆرمە ئەو بیابانەی کە باس ئەکرێت بیابانەوترێ خاکێکە گژوگای لێ نییە درەختی لێ نییە مادەی ئەندامی لێ نییە کشتتوکاڵی لێ نییە هەر بیابانێک ئەگەر وشکترین لە وشکترین بیابانەکانی سەرزەوی ماوەی چەند ساڵێک بەسەر یەکەوە بڕێکی باش بارانی لێ ببارێ ئەوە ئاوی ژەبێ بە ناوچەیەکی کشتتوکاڵی گژوگای لێبێ دەوەن و دوای ماوەیەک دارستانی لێبێ کە گژوگیا و دارستانی لێبوو دیارەکواتە سەر چاوی ئاوی باشی لێ و خاکەکەش ئەو پاشماوەی ڕۆک و کشتتوکاڵێ گەڵای درختانشی ئەبێتەوە بە مادەیەکی ئەندامی و خاکێکی بەبیتی ئەبێت کەواتە ئاو هەوا بەرپرسیارە لە دروستکردنی بیابان و بەرپرسیارە لە دروستکردنی زەویەکی بەپیت کەوا مادەی ئەندامی باشی تیابێت بۆیە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ساڵانە بڕێکی باش بارانە بارێ و ئەم بارانەش ئەو ناوچانەی کەوا ئەکرێ بە کشتتوکاڵێکی سەرکەوتویتیایە دواتر ئەم زەوی ئەکێڵڕێت بێگومان ئەو پاشماوەی کشتتوکاڵی کە ئەمێنێتەوە لە خاکەکەی بێ بە مادەی ئەندامی بۆیە خاکێکی زۆر باش و زۆر بەپیچمان هەیە بەڵام بەڕاستی پێویستی بۆ هەیە کە بە شێوەیەکی زۆر زانستی بەکاربهێنرێ ئەگەر کرا لە کۆتاییەوە یەک فکرەیەکی تازە هەیە چەند لە ئاسیا تقریبان کۆنە بەڵام لە هەرێمی کوردستانە هێشتا هەر جێبەجێ نەکراوە زۆر تازەیەکرا بەماوەی دوو خولەکێک باسێکی ئەو فکرەیەکەین کەوا هەم گرنگی بە جوتیار ئەدا وەروەها گرنگی بە زەویەکەدا کە زەوێکی چەنددروست و زەوێکی بەپیت و زەوێکی خاوێن کە خاڵیە لە پیسی و لە پاشماوەی زیان بەخشی مادەی ئەندامی و قەلاچوەکە کشتتوکاڵێکی تەندروست و نەوەیەک و جیلێک و هاوڵاتیانی تەندروستیشمان بۆ بەرهەمەهێنێ بەڵام بەگشتی بڵێ ئەم ئاو هەوایە یارمەتیدەرە لەوەی کەوا هەرێمی کوردستان خاکێکی زۆر باشیە بێت چونکە گژوگیا و ڕۆک و پاشماوەی بەرهەمە کشتتوکاڵەکانی لێ دواتر کە زەوەکە ئەکێڵڕێت بێگومان ئەم پاشماوە کشتتوکاڵەنەتیایە شی ئەبێتەوە و ئەبێت هۆی ئەوەی کەوا خاکێکی بەپیت و زۆر باشمانە بێت دیارە سەرمای زستان کۆمەڵێک سوودی خۆی هەیە هیچ گرفتێکی ئەوتۆی نیە مەگەر گرفت بە هەندێک بەرهەمی کشتتوکاڵی بگەێنێ و گەرمای هاوینیش
ئەکرێ هەندێک جار بێتە هۆی گڕە یان لە ناوبردننی بە هەندێک لە بەرهەمی کشت و کاڵی یان زیانگەیاندن بەڵام لە تەواوی دنیا تقریبان هەندێک شوێنی تایبەت نەبێ هەر وایە هاوینەکەی گەرمە بێگومان زستانەکەشی هەر ساردە بەڵام بەگشتی توانین بڵین هەرێمی کوردستانێکێک لە ناوچانێکەوە خاکێکی زۆر بە پیتی هەیە بەڵام بەداخەوە هەندێک لە جودیارە بەڕێزەکان مامەڵەیەکی نازانستیەکەن و داهاتوی ئەم زەویە بەرە و داهاتوی ئەم زەویە کشتتوکارانمان بەرە و ناجێگیری و ناڕوونیە بن. زۆر باشە ئەمام سەسام کاتێک باس لە لایەنی ئابوووریەکەین تا چەند گرنگە کە ئەم پێداویستی ناوخۆ پڕ کاتەوە هەمیش بتوانرێ بنێرێتە دەرەوە بۆ ئەوەی کە لەلایەنە ئابوووریەکەەوە سوودی لێ بینیەوە تا چەندێک گرنگە هەم بۆ گشتیار هەم بۆ ئەوی کە سوود لەو خاک و دەشتانە وەرگیرە کە لە کوردستاندا دەتوانرێت کشتتوکاڵی تێدا بکرێت. بەڵێ لە ڕاستیە دەشتەکانی ئێمە بە تەواوی سوودی لێ وەرگیراوە و وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد بۆی ئەم بارودۆخە داراییەوە و نەبوونی پلانی حکوومەتەوە خوای گەورە ئەم دەشتەوە ئەم سروشتە ئەم خاکە بە پیتە ئەم ئاوهەوا کە سروشت زۆر زۆر پاڵپشتی هەرێمی کوردستانەکە ئەم خاکی بە پیتی هەیە دەشتی فراوانی هەیە سەرچاوە و کانی و کانیاوە ڕووباری باشی هەیە کە سەیری ئەم 2 ساڵی ڕابردووە نەکەین و بڕی بارانبارینێکی زۆر زۆر باشیش هەیە کەواتە خوای گەورە پاڵپشتێکی باشی ئێمەیە واتە لایەنە مرۆیی یەکەمان گرفتی تایە واتە پلان و پلانی کشت و کاڵی پلانی استراتیژی کشت و کاڵیمان گرفتی تایە هەر بەرهەمێکی کشت و کاڵی ئەوەی کە گرنگ بێ و لە بازار ڕاهبێ و پێویستی خەڵک بێ وەکو بەرهەمە دانەوێڵەیەکانە وەکو بەرهەمی سەوزە و میوەیە بتەمەسەن تەماتە و بامیە و سەوزە و کاڵک و شووتی و هەندێک لە میوە هاتەکان زۆر زۆر بەباشی ئەتوانین بەرهەمی ناوخۆ پڕ بکەینەوە بەڵام بە شێوەیەکی کاتی لە بەرەوەی دواتری تر لە مانگی دەوە تا مانگی تا ناوڕاستی مانگی پێ تا ناوڕاستی مانگی پێ هەرێمی کوردستان لەبار نییە بۆ کشت و کاڵکردنی هاوینە بۆیە پێویستە کۆمەڵێکی زۆر زۆر بەڕادی زۆر زۆر باشمان هەبێ زۆر گەورە لە تەواوی ناوچە کشت و کاڵەکان تا ئەم بەروبوومانە وەربگیرێت و کۆ بکرێتەوە تا ئێمە لە وەرزی زستانی ژەهر بەرهەبوومی خۆماڵی بەکاربێنین بێگومان ئەمە گرنتیەدا بە جوتیار پاڵپشتێکی باشی جوتیارەکە کە بەرهەبوومەکەی ساخە بێتەوە و بە نرخێکی زۆر زۆر باش بێگومان هاوڵاتیانیش ئامادە نرخێکی زیاتر بدەن بۆ بەرهەبوومیکەوە بە بەرهەبوومێکی خۆماڵی بێت تا و بەرهەمەی لە دەرەوێت بەڵام سەبارەت بە ناردنەدەرەوەی بەرهەمەکان بۆ دەرەوە لەبەر ئەوەی تەمەنی بەرهەمەکانی ئێمە کورتە بۆ نمونە ئەو بەرهەمانەی کە ئەمانەی بینێینە دەرەوە ماوەیەکی کورتی هەیە سەوزە و میوەی هاوینە هەموو ئێمە یەک چل شەوێک دەتوانین 40-50 شەو بەرهەممان ئەبێت لەو 40-50 شەوەیە هەم ئێرانە هەم تورکیایە هەم سووریایە خۆیان بەرهەمێکی زۆر زۆر باشی کشت و کاڵیان هەیە بۆیە وە نرخەکەشی لە بەرهەمی ناوخۆی ئێمە هەرزانترە بەداخەوە هەندێکجار سنوورەکانیش داناخرێن بۆی ئێمە کەمتر ئەتوانین بەرهەمەکە بۆ دەرەوە بنێرین لەبەر ئێمە بینێنی دەرەوە نرخەکە زیاتر ئەکەوێ ئەوان ئێنێرن بۆ ئێمە نرخەکە کەمتر ئەکەوێ دیارەوەش پێویستی بە پلانێکی تۆکمەوە بەهێزەیە بەڵام ئەتوانرێت بنێردرێ بۆ ناوەڕاست و باش و یان بۆ وڵاتانی دیکەی چ دوورگای عەرەبی بۆ نمونە سەعودیە لەبەرەوەی ئەوان وەرزی هاوینیان زووتر دەست پێکات و گەرما زووتریێت و هەندێک بەرهەمی کشت و کاڵی لەوێ چەمەنەکەی کورتترە بۆیە بۆ ناردنەدەرەوە پێم وابێ لەبەر ئەوەی وڵاتانی دەوروبەرمان وڵاتانێکی کشت و کاڵی تەکنۆلۆژیایەکی زۆر زۆر باشیان هەیە و نرخەکە لەوێ تا ڕادەیە گەرزانتر ئەکەوێت چونکە ڕوبەرێکی زیاتر ئەکەن بەرهەمێکی زیاتریان هەیە بۆ ئێمە ئەگەر بینێن نەدەرەوە و حاڵەتێکی ئیسیزنایی تایبەتە بێ چەند وەکو ئەوەی ناردنەدەرەوەی بەرهەمی هەنار بۆ نمونە توانین بەڵام ئەویش بۆ هەموو شوێنێکنا و پلانێکی زۆر بەهێزیش نییە ینی بەردەوامیشی نییە هەم بڕەکەی کەمە هەم بەردەوامیشی نییە. ماوەساسان باست لەوە کرد کە ڕەنگە کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک پێشنیاری نوێ کۆمەڵێک بیرۆکە کە ڕەنگە لە جیهانە بەتایبەتە وڵاتانێک کە بابەتی کشت و کاڵی سێکتەری سەرەکی ئابوووریانە بەکاریان هێناوێ بەڵام لە کوردستان هێشتا نەبن بەڕێز ئەو پێشنیارە یاخود ئەو ڕێنمایانەی کە ڕەنگە لات گرنگ بێەوە پێت وایە بۆ خاکی کوردستان و بۆ کەرتی کشت و کاڵی لە هێرێمی کوردستان گرنگە گەر بۆمان باسی ئەو پێشنیارە نوێیانە چین یاخود ئەو بیرۆکە نوێیە چییە؟ بەڵێ بیرۆکەیە کە لە یابانەوە سەری هەڵداوە لە 79 پێوجێ کشت و کاڵی زیرەک یان کشت و کاڵی پاڵپشتیکراوی کۆمەڵگا یان کشت و کاڵی جێگرەوە CSA واتە Community Supported Agriculture یان
کمیونیتی سمارت ئەگریکەڵچە یان تۆڕی کشتتوکاڵی جێگرەواتە ئالتەرناتیڤ فود نێتوەرکس و ئەمە چۆنە ئەگەر بە کورتی باسی بکەین تا ئێستا لە هەرێمی کوردستان لە ئاسیا لە ڕۆژهەڵات هەیە لە باشووری ڕۆژهەڵات بەڵام لە وڵاتانی دەوروبەریش من تێبینیم نەکردووە جوتیارێکمان هەیە بۆ نمونە دەدۆنم زەوی کشتتوکاڵی هەیە ئەم جوتیارە لە ڕووی داراییەوە ئیمکاناتی ئەوەی نیە کە ئەم زەوی کشتتوکاڵی بەرهەم بهێنێ یان لە ڕووی داراییەوە تا ڕادەی ئیمکاناتی هەیە بەڵام لە چی ئەترسێ لەوە ئەترسێکەوە لە وەرزی پێگەشتنی کشتتوکاڵە بۆ نمونە گەر تەماتە و شووتی و بامیە و بانجان و ئەو سەوزۆمیۆی کە لە هاوینە هەیە بەکارێنین ڕۆژانە بە خواردن ترسیەوە هەیە کە هاوین بەرەبوومەکەی ساخ نەبێتەوە یان نرخی بەرەمەکە زۆر دابەزێ ئەبینین کە بەداخەو ماوەیەکی دەست پێەکە ئابینی جوتیاران خیار و شووتی هەڕاجەکەنیان لەسەر ڕێگەکان فڕێدەنیان تەسویریەکەن و بڵاویەکەنەوە یان ئەوەنە 10 کیلۆ خیار 15 کیلۆ خیار بە هەزاریان شووتی بە 50 دینار کیلۆی بە 100 دینار واتە جوتیارەکە لەمە ئەترسێ کە زەرێکی زۆر بکە چار چییە خۆ ناکرێت زەوێکە بەرهەم نەهێنرێت ئێمە بەرەبوومی کشتتوکاڵی لە دەرەوە بهێنین ئەم کشتتوکاڵی زیرەکە بیرۆکێکی زۆر ناوازەیە زۆر تایبەتە چارەسەری ڕیشەی کشتتوکاڵەکە گرفتی کشتتوکاڵی بازاری کشتتوکاڵە بژیانێتەوە کەرتی کشتتوکاڵ زۆر بەرەوە پێشەوە بە دیارە ئەم جوتیارە دێت بۆرمە لەگەڵ 200 کەس 200 خانەوادە 200 عائیلە ئەکرێت 100 عائیلە و 50 بەقاڵ و 50 سۆپەرمارکێت بن ئیتر بە هەر حاڵ لەگەڵ 200 کەسا گرێبەستەکە دیارەکەم گرێبەستە پێویستە لە پەرلەمان یاسایی بۆ دەرچێت لە ڕێی گرێبەستی یاساییەکرێت لە دادگا ئەم 200 کەسە لەگەڵ ئەم جوتیارە گرێبەستەکەن کە تەنها بەرەبوومی کشتتوکاڵی لەم جوتیارە بکڕن لە وەرزی پێگەشتنیا بۆ نمونە ئەم 200 کەسەیەکیان مونە ئێمە بین ئەڵێن ئێمە پێستمان بە تەماتە و بامیە و باینجان و بیبەر و کولەکە و بۆ نمونە کاڵک و شووتی و خەیار و ترۆزی و ئیتر جۆرەکانی سەوزە ئەبێت ئەم شتانەمان ئەومان بۆمان بچێنە ئێمە لە مانگی کۆتاییەکانی مانگی 6 هەتا مانگی 11 هەموو بەرهەمە کشتتوکاڵەکانمان تەنها لە تۆ ئەیکڕین بە هیچ شێوەیەک مامەڵە لەگەڵ بازار یان لەگەڵ هیچ جوتیارێکی دیکە ناکەین گرێبەستمان هەیە زۆر باشە جوتیارەکە پاڵپشت بە ئەم گرێبەستە و بە قسەی ئەم 200 کەسە ئەچێت زەویە کشتتوکاڵەکەی ئەچێنێ ئەو بەرەبوومانەی کە ئێمە داوامان کردو و بۆمان بچێنێ ئەو بەروومانەمان بۆ چێنێت و پرۆسەکە بەم شێوەیە دەست پێیەکە بەڵام ئێمە مەرجمان هەیە لەسەر جوتیارەکە مەرجمانەیە کە کشتتوکاڵەکە ئەندامی بێ پەینی کیمیایی بە هیچ شێوەیەک بەکارنهێنێ پەینی قەلاچۆکردنی حەشەرات و مێرو و دەرمان بە هیچ شێوەیە بەکار نەهێنێ واتە ئەبێ کشتتوکاڵێکی تەواو ئەندامی بێ کشتتوکاڵێکی کوالێتی زۆر بەرز بێ بۆ ئێمە بەرهەم بهێنێ هەر کاتێک جوتیاری بەڕێز پابندی گرێبەستەکە نەبوو ئێمە توانین گرێبەستەکەمان هەڵبۆشێنینەوە بۆ نە ڕۆژ ڕێگەڕۆین خواردن بکرین ئەزانین ئەو خەریکە پەینی کیمیاوی کووتیان دەرمانی قەلاچۆکردن بەکارەهێنێ کەواتە ئێمە توانین گرێبەستەکەمان هەڵبۆشێنینەوە جا بەم شێوەیە یەکەم ئێمە بەرهەمێکی تەواو تەندروستمان دەست ئەکەوێت کە بە هیچ شێوەیەک بەرەمەکە مەوادی کیمیاوی و بەهێزکردن و قەلاچۆکردنی تیانە چونکە ماڵێن بەروومەکە خۆماڵی بێگەر تەماتە لە بازار بە 500 بێ ئێمە 800 دیناری پێدەین بەڵام بە بەروومێکی خۆماڵی بێ ئەمە یەک دوو پەیوەندێکی زۆر باشی کۆمەڵاتی دروستەکە یانی لانی کەم تۆ توانی هەفتانە ڕۆیشتەکردی لای جوتیارەکە سێ ڕۆژ جارێکی سەبەتەیەک خۆراک سەبەتەیەکی تر تەماتە و بامیە و باینجان و سەوزە و میوە ئەم شتانە خۆت بەدەستی خۆت لێ یەگەیتەوە خاوێنە تەندروستە زیندووە ئەوانە بڵێ چەند مانگێک لەناو بەڕاد و لەکوێ هەڵگیراوە واتە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ جوتیاریشە دروستە بێ خەڵک ئاشنا بێتەوە بە ژینگەی سروشتی بە خۆی بەروومە کشتتوکاڵەکان لێ ئەکاتەوە و پرۆسی ئاودان و شدیانی لەوەی حەز بکەیت سێ ڕۆژ جارێک ئێواران بڕی بۆ ناو بەرەمە کشتتوکاڵیەکەت خۆت بەروومی کشتتوکاڵی لێ بکەیتەوە هەروەها ئەم بەروومە کشتتوکاڵە جوتیار گرنگی ئەوەی وەرگرتووە کە بەروومەکەی فرۆشراوە مەترسی ئەوەی نییە ئیتر نرخدا بەڵزێت و بە پارە نەکات و ساخ نەبێتەوە و ئەمولە و کرێ سیارە و کرێ عەلوە و نازانم یعنی خراپبوون و گواستنەوە و بردن بۆ پارێزگاکان و گرنگیەوەی هەیە کە 200 عائیلە 200 خێزان و سۆپەرمارکێت و بەقاڵ لەلای ئەم جوتیارە شت ئەکڕن کەواتە بە تەواوی دڵسۆزێکی باش ئەنوێنێ خزمەتێکی زۆر باشی بەرەمە کشتتوکاڵەکەیەکە بە پێی داواکاری کڕیاران ئەو خزمەتەکانی ئەو خزمەتەکانی خۆی بۆ کشتتوکاڵەکە زیاترەکە کەواتە ئەمە هەم جوتیارەکە
قازانجێکی زۆر باشی کرد مەترسی ساخت نەبوونەوەی بەرهەمەکەی نەبوو و وتمان پەیوەندێکی کۆمەڵاتی باش دروستە بێ پەیوەندێکی ژینگەی سروشتی باش دروستە بێ کشتتوکاڵێکی ئۆرگانی زۆر چەندروستی زۆر باش هەیە بۆ هاوڵاتیان دوورن لە مەترسی بەداخەوە مەترسی ئەم دەرمانانەی کە هەیە ناو بەرهەمە کشتتوکاڵەکانە و خاکیش تەندروستە بێ و ئاویش تەندروستە بێت چونکە خاک و ئاوەکە ئێمە دەرمانی قەلاچۆکردن و پێینی کیمیایی بەکار ناهێنین بەڵکو پێینی ئاژەڵی و پێینی ڕۆکی بەکارێنین کەواتە خاکێکی تەندروست کشتتوکاڵێکی تەندروست کۆمەڵگایەکی تەندروست ئابوووریەکی پێشکەوتوشمانە بێت. بەڵێ بەداخەوە لە کوردستان هێندە گرفت هەیە بۆ جوتیاران کە زۆر کەم ڕەنگە بیر لەوە بکەینەوە کە داهێنان لە بواری کشتتوکاڵە بکەین یاخود گۆڕانکارێکی تێدا بکرێت زۆر جار نەزانی لە ئیدارەدان و بەڕێوەبردننی کردی کشتتوکاڵەوە. سپاس بۆ مامۆستا سام ئەشرەف مامۆستای زانکۆکە لە هەڵەبجە لەگەڵمانە بوو. سپاس بۆ کاتێ و پێوەخشین بۆ ئەو زانیاریە گرنگانەی کە لە پایان ڕۆژخستە بوو.